زیاتر هیچ گوناحێکی شتێکی نەشیاو ناکرێت لەو بۆنانەدا. یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پیرۆز بێ لە گەشت موسڵمانانی جیهان و کوردستان بە تایبەتی. ئینشاڵڵا هیوادارین ئەم بۆنە تایبەتانە زیاتر پەرەی پێ بدرێ و بتوانین زیاتر خۆڕەوشتی چاکە و سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە نێوان خۆماندا زیاتر پەرە پێ بدەین و بتوانین بە کردار زیاتر یاد و سنەتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دووبارە بکەینەوە، دووبارە و یادە پیرۆز بێ لە گەشت موسڵمانانی جیهان و لە بەتایبەتی لە هەرێمی کوردستان. ئێمە وەکو گەنجان بەڕاستی کە دێن بۆ ئێرکانە، یعنی ئەوەی کە دەیبیستین ئەوەی کە گوێمان لێ دەبێت تەنها یادکردنەوەی یاد پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سەڵاوەتدان لەسەر ڕۆی پاچی. زیاتر هیچ گوناحێکی شتێکی نەشیاو ناکرێت لەو بۆنانەدا. جا بۆیە ئێمە وەکو گەنجان ئەو شتە بە بیدعە نازانین و ئینشاڵڵا هیوادارین هەمیشە لە هەموو ساڵێکدا دووبارە بێتەوە، چونکە بەجددی ئەمە وا دەکات خۆڕەوشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو گەنجاندا بە تایبەتی بڵاو بێتەوە.